ئەمە بۆ جوانی ئەمە پێرێن سەدیق البیئە ئەم نەوعانە زەهری نییە چۆن دەزانێت زەهری نییە ناو چای دیتە خڕە ئەو خەتەی تیانێ ناو چای خەتەکەی تیا بێ زەهراویە بەڵێ دوای سەری ناوعی زارەکەی پانە بێ من ئەمە باریکە ئەمە دگانی نییە بەڵێ بەڵێ هەموو شوێنەکەی ئەمە دگانی میشارە زەهراویەکە زاراوێکە دوو دگان لێراوێ ئەو خەتەرە بۆ دگانانە بەتاڵێکا زار ئەمە ئەس بۆ جوانی بەڵێ بۆ جوانی خەڵک کێ زۆری ینی ڕۆنەکەی بە عەمەل دێ بۆ پرچ بەڵێ ڕۆنەکەی دەبا پێستەکەی دەبا بۆ چتانە ئەمە تقریبان دەور 15 گەورەتر حەسەب حەجمە لەمە گەورەتر هەیە بە 35 ماڵە زاراوەکەم پێدانە سەری پانە بێ دیارەوانە چاوی خەتی تابێت لە چاویەوە زانانی یەکسەر مارەکە بەڵێ خەتەرە بەڵێ بەڵێ ئەسێ چاویشی کەی چاوی خەتی تایە ئەو زەهراوێ زۆری دەیبن بۆ عیلاج زۆر باشە دەلێن عیلاج سەرەتان ئەی چۆن مشتریمانێ ئەوانە تقریبان سەریان 25 واللهی زۆری دەبا لە من ئەلێن هەم زۆریان دەلێن بۆ وقایە زۆر باشە ینی چۆن دەڵێ لە دەرزی وەک دەرزی کیمیاویە دەرزی کیمیاویەکە باشترەوە دەرزی کیمیاوەکە تۆ دە تەسیرەکە ئەمە نە ئەی خۆی ئەی بژێنێت یاری وەک گۆشت ماسی خۆی نە گۆشتەکەی من لێرە بۆی سەریا بڕم 2 شتەکەی سەریا بڕم پێستەکەی یەکەم بەس گۆشتەکەی بۆدانە ناوزێکی دەرێکەکەم بەس گۆشتەکەی بۆدانە پارچە یەکەمی تر خۆی کوڵێنێتەوە بۆ مەڵی خۆ ئایان بردویانە چەند جار سێجا کە معمین بۆ لەگەڵما ئامارم بۆ حاضرکە ئەمارە بۆ ئیسفادەی لێ کردووە غێر گەورەکەی چۆن گۆشتی زۆرە مەفعولیشی بەقەوەتە بێ بۆی زەهری زۆرە بۆ عیلاج جام نەوعانەش عینەنە بۆ جوانیە ئەمە نەوعێکی ڕەشە نەم باوەستە پێێنن عەربیت عەربیتەکان دوو نەوع هەیە زەهراویە بێ زەهراوی بێ بان ژێرملی ڕەشە کاملە زەهراوی نەبێ بان ژێرملی سوورە وە زەهراوی نییە بێ زەهرەکان زۆری خۆڵ دەخوا بێ زەهرەکان هەر خۆڵەخوا خۆڵی بدەێ پارچە گۆشتی بدەیت توانێت سیسارێکێکی بدەیت خوا یعنی مانگی جارێ 2 هەفتە جارێ 2 مانگ جارێ زەهراوەیەکەش ئێمە مشکێ دەدەینێ مشک بچووک گەورە بێ ئەوە توانێت بیخوا بێزارەکە ناتوانێت بیخوا بە زەهرەکەەوەی دەیخوا ئەو خواردن مارچنێ ئاوی نەدەیتێ بۆنێ زەهرەکەی خەستە بێ ئەو بۆ زارەکەی قساکەم بۆت ئاوی نەدەیتێ زەهرەکەی خەستە بێ بۆ عیلاج زۆر باش ئاوی بدەیتێ زارەکەی شی لە بێ هیچ مەی دەری ئاو ژێت زۆر احتیاجی دەرێ گەڵ خۆڵ تۆزێ ڕوتوبەتە خۆڵە خوا بەس ئاوەکە بخوا خێرەکەی شی لە بێ